خۆشەویست بە بەرنامەی ئاور هاتمەوە خزمەتتان بۆ ئەوەی لەسەر بابەتێک و هەواڵێک شرۆڤەیە بکەین لەگەڵمانی بەڕێزمان کە لە بەرنامەکە ئامادە دەبێت. هەروەکە ئاگادان و لە سەرەتای ئەم هەفتەیە کە لە پێشمان بوو هەوڵێکی تروریستیانە و بە ئاکامی تەقاندنەوەی بەشێک لە بیناکانی ئۆردوگای کۆمەڵە کۆماری ئیسلامی هەوڵی دابوو کە ئەو کار بکات و خۆشبەختانە بە هەوڵ و تێکۆشانی کادر و ئەندامانی کۆمەڵە و پێشمەرگەکان هەروەها دۆزرایەوە و پێشەوەی کە کارەساتێکی ناخۆش ڕوو بدە پێش لەم کارەگیراوە بە هەوڵی تیمی پوچەڵکردنەوەی تەقینەوەکان لە هەرێمی کوردستان ئەو کارە پوچەڵکرایەوە. بۆیە داوامان کرد لە دادەناهیدی بەهمەنی ئەندامی دەفتەری سیاسی کۆمەڵە کە لە ڕێگای تەلەفۆنەوە لەگەڵم بەرنامەیە بێت و تۆزێ باس لەسەر و هەواڵە بکەین و بزانین ئاکامی کۆماری ئیسلامی یان ئامانجەکانی کۆماری ئیسلامی لەم کارانە چییە و بەرەو چه ئاقارێکە چێت. ناهید خان بەخێر بن بۆ بەرنامەی ئاور. سپاس بۆ ئێوە. دادەناهید بۆ سەرەتا ئەگەر بۆ بینەرانمان باس بکەن بزانن هەدەف و ئامانجی کۆماری ئیسلامی چییە لەم کردەوەیانەوە ئەمە بۆ چ مێژوویەکە گەڕێتەوە؟ بەڵێ ئەو کاتتان باش. هەدەف و ئامانجی جمهوری ئیسلامی زیاتر لە سێ دەیە بەرمەلا بووە و دیارە بۆ هەموو کەسێک و هەر کەسێک کە تەنانەت شارەزاییەکی سەرەتایی هەبێ لەگەڵ ناسینی ئەم ڕژیمە و کردەوەکانی لە سێدەهای ئەخیردا دەزانێ کە تێرۆر و لە بینبردنی فیزیکی و لە ناوبردنی مخالفینی یان تەنانەت نەک مخالفینیش هەر کەس بە حەدێک لە جموجوڵی هەبێ کە لەگەڵ سیاسەتەکان ئەو نێتەوە جزوێکی ژیانەکەرەوەی سیاسەتی جمهوری ئیسلامی بووە ساڵانی ڕابردوودا و تایبەت بەرامبەر بە ئۆپۆزیسیۆنی سیاسی خۆی لە ئاستی ئێران و تایبەت منتر بەرامبەر بە کورد و لە نێوانەشدا بەرامبەر بە کۆمەڵەیەکی لە قوربانیانی سەرەکی تێرۆری جمهوری ئیسلامیە لە ئێران و لە ناوچەکە ئەوە چەندین جار لەم بابەتەوە خەساری دیوە کادر و پێشمەرگە و ڕێبەریەکەی لەم پێناوەدا لەبین چوون و دیارە ڕژیمی جمهوری ئیسلامی ئەوەی کە معلوم بێ وەکو پرەنسیپ و ئوسوڵ لەم خەتە لە خەتی تێرۆری نەیارانی خۆی لای نەداوە بەڵام لە مقاتعێکدا بەرزی و نزمی بە پێ سیاسەت و بە هەر حاڵ وەزعی ڕۆژ جوڵاوەتەوە جاری وا بووە بۆ چەند ساڵێ دەستی ڕاگرتووە لەم کارە دزێوە و مەواردێکیش بووە کە بەدەوام خەریکی بووە بەڵام ئەو معلومە وەکو ئەم سیاسەتی ئەو ڕژیمەیە دەیان و سەدان کادر و پێشمەرگەی کۆمەڵە هەر لە ناوچەی حکوومەتی هەرێم و لە کوردستانی باشوور بەدەسەم ڕژیمەوە لە ڕێگەی ترورەوە لەبین چوون ڕێ وەکو سدیقی کەمانگەر لە دەستی ئەوان لە ناو چووە و ئەمە جگە لە ئیقدامات و هەوڵدانەکانی دیکەی جمهوری ئیسلامی بووە لە بوارە جۆربەجۆرەکانە بۆ لە ناوبردنی کۆمەڵە دەرەجەیەکی زۆر مربوطە بە ئەمنیەتی کردنی فەزای کوردستان و ئەمنیەتی تێڕوانینی جمهوری ئیسلامی نسبەت بە کورد وەکو نەیارێکی سەرەکی خۆی کوردستان بەردەوام لە دوای ڕوخانی ڕژیمی شاه مەهدی دموکراسی و ئازادی خوازی بووە جمهوری ئیسلامی ئەمە یعنی تااقەتی ئەمەی نییە و تەوان و تەحملی دینی ئەم ڕوخسارە و ئەم سیمایە لە ئازادی خوازی و هەڵسوڕان لەم پێناوەدا نییە بۆیە تەبیعیە فشارەکەی خۆی لە هەر مەقتەعێکە دێنێتە سەر ئەم بەشە لە خاکی ئێران و ئەم بەشە لە ئازادی خوازان لە ئێران کە بریتیە لە کوردستانی ڕۆژهەڵات بەڵام ئەلعان بە تایبەت شەرایەتەکەی تایبەتی ترە. مێژوویەک نیشانەدا هەر وەخت جمهوری ئیسلامی
لە ئاستی نێونەتەوەیی مەجبور بە پاشەکشەیەک و یاوەی کە مەرسومە نۆشینی جامی زەهرێک بووە قەرەبووەکەی لەسەر ناوخۆ دەکاتەوە و قەرەبووی ئەو شکستە بە فشارهێنان و کشت و بڕی ئەو پۆزیسیۆنی خۆی و خەڵکی ناوخۆ جبران دەکاتەوە. ئێمە لە پاش قەراردادی ئەخیری ئەتۆمی ئێران لەگەڵ 5+1 لە بڕیارنامەی کۆمەڵەدا دوای پلەنۆمی ئەخیر پلەنۆمی چواری کۆمیتەی ناوەندی ئەوەمان بە ڕۆشنی باس کردووە کە وەداوەتە بەر تەحلیل و لێکۆڵینەوە کە جارێکی دیکەش ئەم تاریخە تێکرارە بێتەوە جمهوری ئیسلامی بە ئیسلاح بەو پرسپێکتیڤەوە وەتە پایام ئیمزایە کە بە جۆرێک لە جۆرەکان جۆبرانی ئەو شکستەی خۆی لە شوێنەکانی دیکە بکاتەوە و وەکو پێشوو وەکو مەقتەعی پاش شەڕی ئێران و عێراق ئەم فشارە کەماکان دێنێتە سەر ئۆپۆزیسیۆنی خۆی جا چه دیوارێک پڵتر لە دیواری کورد لەویەوە دەست پێ دەکا کە زەمینەکەی هەیە و دیواری ئەمنیەتی لە هەموو وەختێک هەتیستر و مەحدودترە بۆ کورد و بۆ ئازادی خوازانی کورد. بەڕێز بەهمەنی ئێوە بەم شێوە کە ئاماژەیەکەن بە کردەوە تەروریستەکانی کۆماری ئیسلامی لە مەقاتەی جۆر بە جۆردا بەڵام بەرپرسانی کۆماری ئیسلامی هەروەها بڕێک لە لایەنگرانیان وەکو گروپ و دەستەکان کە لە وڵاتانی دەوروبەردا هەن بە جۆرێک پەیوەندیان لەگەڵ ئەم ئایدۆلۆژیە و ئەم سیستمە حکوومەتیە هەیە زۆر کاتێن و بە جۆرێک دفاع لە کۆماری ئیسلامیەکەن و ئەڵێن ئەو خۆی قوربانی تروریزمە و کۆماری ئیسلامی لە ڕاستیە ئەمە ئیدعای ئەوانەکە ئەڵێن پابندە بە پرەنسیپە نێونەتەوەیەکان و پرەنسیپە ئەخلاقیەکانیش چون حکوومەتێکی ئیسلامیە ئایا ئەمە تا چەندێک ڕاستە بێ؟ نایەک جمهوری ئیسلامی قوربانی تەروریزم بوو بێ بەرعەکسی جمهوری ئیسلامی کۆماری ئیسلامی بە هەموو دار و دەستە و نێهاد و ساختارەکەیەوە دامەزرێنەری سەرەکی تروریزم لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ئەگەر نەموت بێ لەوە فەراتر تەنانەت لە منتەقەی ئاسیایە و ئەمە دەزانین باڵوپەڕی ئەم تەروریزمەی جمهوری ئیسلامی سنوورەکانی دەمێ ساڵە بەزاندووە و بەرە وڵاتانی تریش چووە و هەر بە نێوی اتفاقەن حمایەت لە ئیسلام و سدود انقلابی ئیسلامی لە حاڵێکدا نازانم ئەوە شەڕی جمهوری ئیسلامی لە مقابڵی خەڵکی بێمافی کورد لە کوردستانی ڕۆژهەڵات شەڕێکی دیفاعی نییە شەڕی لە نێوبردنە و شەڕی کەبکردنی دەنگی ئەم شەڕێکی ئەگەر شەڕێکیش بێ شەڕێکی نابەرابەر و بە تەوەسولکردن بە تێرۆری سرف کە لە سەتحی لە ماوەی 30 ساڵی ڕابردوودا و زیاتر لە 30 ساڵ ڕابردوو ئێمە دیومانە چۆن بە شەڕ هاتووی لەگەڵ ئەم گەلە لە هەموو بوارێکدا سیاسی مەدەنی ئابووری کۆمەڵایەتی فەرهەنگی تەنانەت لە بە زمانی خۆ و بە زمانی زگماگی قسەکردن هەتا ئەوەی پارێک بەدڵی ئەو بخوێنیتەوە زیندانەکان پڕە لە چالاکی کورد لەکوێی دنیا ئەم شەڕە نابەرابەرە بە زەڕاتخانەیەکی سەنگی زۆر گەورە بە نیرویەکی بەرینی پەسیچ و پاستار و بە شگردهایەک وەکو ئەم تێرۆرەی ئەخیری ئوردوگای کۆمەڵە کە هەمووی ژن و منداڵ و ئەفرادی مەدەنی و سیویل دەگرێتەوە ئەمە نێودەنێن دفاع خۆ و لەکوێی دنیا ئەمە بە پێوەری یعنی لەباری بناغەهای میساقها و پێوەرهای بینەلملەلی پاراستنیمانمرۆ نێوی دەنێن دیفاع لە خۆ و بە بەرهەقی دەزانن ئەگەر لە شوێنێک لە میساقهای پاراستنی مافی مرۆڤ لە دنیا ئەمە بەرهەقە بەڵێ نێژدەدانی پێدادنی نەخێر ئەمە سەرفەن پرۆپاگەندەیەکە ئەوانەی دەوروبەر بە وڵاتەکانیانەوە بە گروها و مەحافلی ئیسلامی لە بەرژێوەندی خۆیانەوە قسە دەکەن وەک هەر گروپ و لایەنێکی دیکە کە بۆ بەرژەوەندی خۆی و بۆ مافی خۆی
ئیسلامی لەگەڵ کورد مطلقاً بۆ یەکی لە ئینسانیەت و ئوسوڵی پاراستنی ئینسان نەبردووە و هەموو دنیاش دەزانێ ئاوایە. باشەوە وەکو کەسایەتێکی سیاسی ئەم کردەوەی تروریستیە و هێنانی نزیک بە 30 کیلۆ مەوادی منفەجرە کە وابزانم لە TNTش بەقوەترە بۆ شوێنێک کە خەڵکێک ئەژین وە کار و چالاکی سیاسیەکەن چۆن یەبینین ئایا ئەمە لە نیشانەکانی بەهێزبوونی کۆماری ئیسلامیە کە هەوڵەدا چون هێزی گرتووە مەسەڵەن هەوڵی زیاتر بدا بۆ لابردنی نەیارانی خۆی یان ئەمە بە جۆرێک پەلەقاژەیە لە دوایین هەناسەکانی؟ لە ئەسڵدا ناشی لە قودرەت و بەرتەریەکەی نییە بەڕاستی دەنا شەڕی هەروەکو ئەرزم کردی شەڕی حکوومەتێک بەو دەرەجە لە قودرەت لەگەڵ ملەتێکی بندەست کە هیچ سەروەت و سامان و زەڕاتخانەیەکی نییە غەیرە زورەی ئازادی خوازیەکەی و پشتیوانی معنەوی خەڵکەکەی نەبێ من پێم وایە نیشانەی بێدەرەتانی مطلقیەتی بەبێ هیچ شعاردانێک لە نەفوز و پەرەسەندنی هەستی ئازادی خوازانە لە نێو گەلی کورد لە کوردستانی ڕۆژهەڵات دەنا کوا ئەو دوولایەنە بۆ بە نەوعێک بتوانن جمهوری ئیسلامی بەبارەتێکی دیکە کەی دەبوو خۆی بخاتە نێو ئەو محاسبەوە کە ئاوا بە تێرۆر بە تەوتەئە بێتە شەڕی جەرەیانێکی کوردی کە جاری ئەوشی نییە بۆ خۆتان ئاگادارن زۆر پلان و بەرنامەی ئەم ڕژیمە هەر لە نێو ئوردوگای کۆمەڵە خۆنسا کراوەتەوە و کەشف کراوە و ئەمە لە هەمووی مەترسیدارتر بوو ئەگەرەوە بۆمانە بتەقابێتەوە کارەساتێکی مرۆڤی نەکرد لە ئوردوگای کۆمەڵە لە ناوچەکە دەڕەخسا کە جبران ناپەزیر بوو بەخۆشیەوە کە کەشف کرا بەڵام من بۆ خۆم پێم وایە لە بێدەرەتانی و بێنفوزی و نامەحبوبوونی لە کوردستانی ڕۆژهەڵاتە و بەداخەوە لایەکیشەوە پای کراوەتەوە بۆ ئەو منتەقەیە بە 1001 دلیل و مەسئلەی شەڕی داعشیش پەڕوبا لێداوە و ئازادیەکی بۆ خوڵقاندووە کە بەو نێوەوە بێتە منتەقەکە و بێتە بناگوێی کوردەکانی ڕۆژهەڵات و ئەم جۆرە کردەوانە بروز بداوە ئەم جۆرە مشکلات و کارەتانە بخڵقێنێ من مطلقاً بە بڕوای من ناشی لە قودرەتی نییە و ناشی لە بەرتەری ڕۆحی و توانی دەسەڵاتداریەتەکەی نییە بەڵکو کەوتووەتە وەزعیەتێکەوە لە حاڵێکدا پێشمەرگەی هەموو ئەحزابی کوردستانی گیان لە سەردەست ئامادەن بۆ پاراستنی بەرژەوەندی و مەنافع و ئەهدافی خۆیان ئامادەتر لە هەموو ساتێکن لە حاڵێکدا خەڵکی کوردستانی ڕۆژهەڵات هەر ڕۆژ و هەر ساتێک بە بۆنەیەک و لەسەر مەبنای بوارێک لە ژیانی خۆیان بە ناڕەزایەتی دێنە سەر شەقام لە حاڵێکدا خەڵکی کورد لە هەموو وەختێک لە سێدەهەی ڕابردووی ژیانی کۆماری ئیسلامی ناڕازی ترن لەم سیستەمە و لە حاڵێکدا بەردەوام نفوزی حزبەکانی ڕۆژهەڵات زیاتر و زیاتر دەبێت لە نێو خەڵکەکەی خۆی بەرداشت ئەوەیەکە یعنی بە جوانی نیشانی دەدا کە ئەمان هیچ ڕێگەیەکی دیکەیان نییە بە غەیری ئەوەی کە بەم کردەوە دزوانە متەوەسل بن و ئاوا تەوتە ئەبچنن بۆ نەک فەقەت بۆ ئەحزابی سیاسی و ڕەهبەرانی ئەحزابی سیاسی کۆمەڵێک خەڵکی سیڤیل کە گوناحێکیان نییە غێرەزەوەی بە نێوی پەنابەر لە کوردستانی باشوور دەژین و لە کەمپی ئەحزابی ڕۆژهەڵاتی گرساونەتەوە. دادەنایت ئێوە وەکو بەرپرسێکی کۆمەڵە حەزەکەم ئەم پرسیارە ئاراستان بکەم
خۆشبەختانە خۆشتێک ڕووی نەدا هەرچەنەمە لە تاوانەکەی کۆماری ئیسلامی کەم ناکاتەوە بەڵام پێشەوەی شتێکی ناخۆش ڕووبدات کەشف بوو بەڵام بۆ ئەوانەی کە لایەنگری کۆمەڵن بۆ ئەوانەی کە بە جۆرێک خۆیان هەستەکەن پەیوەندیان لەگەڵم حیزب هەیە بە حیزبی خۆیان یەزانن بۆ ئەوەی کە هەست بە نیگەرانی نەکەن و بتوانن پەیوەندیەکی گەرموگورتیان هەبێ لەگەڵ کۆمەڵە یان ئەحزابی کوردستانی بەگشتی ئەتوانن وەڵام بدەنەوە بزانین بۆچی ئەبێ لە شوێنێکی ئاوەها کۆماری ئیسلامی ئاوەها دزە بکاتە ناوی حیزبەکە و بتوانێت مەوادی تەقەمەنی بهێنێتە ناوی ئەم تەشکیلاتەوە ئایا ئەمە شتێکی سروشتیە و بە ئەو دوژمنەوە هەر کارێک ئەکرێ یان هەوڵتان هەیە بۆ ئەوەی کە بتوانن بە شێوەیەکی چڕتر پاراستنی ئێرە لەبەرچاو بگرن؟ بڵێ پرسیارێکی بەجێکەیە بەشێک لە خەتەرکەوتنی ئەمنیەتی حیزبەکان و گروهە سیاسیەکانی ڕۆژهەڵات لە خاکی باشوور خارج لە ئیرادەی ئەوانە هەرچی هاتووە بە دەرەجەیەک فەزای کوردستانی باشوور بۆ کوردەکانی ڕۆژهەڵات و سیاسیەکانی دانیشتووی ئەو منتەقەیە نائەمنتر بووە بەهۆی بەعزی شارەیەکی مختصرم پێکرد لە جوابی پرسیاری پێشووتاندا بەهۆی قودرەتگیری و دەسەڵاتی زۆرتری جمهوری ئیسلامی بە بەهانەهای جۆر بە جۆری ئابووری و سیاسی لە منتەقەکە و بە بڕوای من زۆر زیاتر لە ساڵان ئەوان دەستیان ئاوەڵەترە لە خاکی کوردستانی باشوور و ئەمە خۆت بە خۆت نائەمنیەک بۆ نەیاران و پۆزیسیۆنی کۆماری ئیسلامی دەخولقێنێ یەکێ لەوانەش کۆمەڵە ئەمە فاکتۆرێکە لە ئیرادەی ئێمە خارجە ئەوەی کە بە ئیرادەی ئێمە مەربوتەوەیە کە دیواری خۆم قایم بگرین و سیستەمی ئەمنیەتیەکەمان حساستر بکەینەوە لە کەرەسە و شگردهای جۆر بە جۆری ئەمنیەتی دنیای ئیمڕۆ کەڵک وەربگرین بۆیە و بتوانین خۆمان لەو منتەقەیە بپارێزین تابعا ئەمەش تا حدێک دەکرێت ئەگەر هەر بێت و ئەوەش نەکرێت ئەحزابی سیاسی ئەتوانن بە شێوەهای دیکە متوەسل بن یەک دوو دەرەجەیەکی زۆر لە هاوبەستگی و وەحدەت و یەکدەنگی لە نێو حیزبەکانی ڕۆژهەڵات بە تایبەت هاوکاریهای ئەمنیەتی پەرە پێ بدەین و نەیەڵێن لە دیواری ئەمە حیزبەکان کەڵک وەربگی بۆ ئامنکردنی نەتەنیا هەر محیتی خودی حیزبەکانی سیاسی بەڵکونا ئامنکردنی بە بڕوای من ناوچەکە و هەرێمی کوردستان و حتا لەم تەریقەشەوە زەربەیەک بەم کیانە کوردیە بگەێن یعنی جمهوری ئیسلامی و یا هەر دژمنێکی دیکەی کورد بە تیرێک دەتوانێت چەند نیشان بپێکێ ئەمە فقط مربوط نییە بە ئێمە حکوومەتی هەرێم بۆ خۆی باشتر دەزانێت کە ئەمانە وەسیلەهایەکن بۆ ئەوەی سەریش لە ئەو لە ساختار و لە ئیقتیدارەکەی و لەو کیانە کوردیە بشێوێن من پایەکە ئەمە دەخولکەی بەڵام ئەوەی کە مربوطە بە چۆن کەسێکی ئاوا دزەی کردووە لە تاریخی هەموو ئەحزابی دنیادا بووە کە خصومەت هەیە لەگەڵ یا بلەخەرە نەیاری هەیە و یا لایەنێک گروپێ حزبێکی سیاسی لە شەڕدایە لەگەڵ حکوومەتەکەی خۆی بەردەوام حکوومەتی غاڵب نەخشە دەکێشێ بۆی کەسانی بنێرێتە نێو ڕیزەکانیەوە بیان کڕێ و بتوانێ اتفاقا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست جمهوری ئیسلامی دەستی باڵای هەیە لەم لە حازەوە 30 ساڵ 40 ساڵ لەوە پێشەوەم کارەی بۆ لە نێو حیزبەکانی کوردی کردووە و بەم ئەو بەم شێگردانە بووە کە توانیویەتی تەنانەت ئەحزابی ڕەهبەرانی ئەحزاب لە بین بەرێ و کادرەکانی سەرنگون بکە بۆیە من پێم وایە ئەمە ئەمریکی هەمیشەگیە بەڵام چەندە تۆ دەتوانی لەو لایەشەوە وریابی هوشیاربی و بتوانێوانە کەشفکەی ئەوەش بۆ خۆی فاکتۆرێکە من پێم وایە ئەو تاوجێ بە کۆمەڵە دەگەڕێتەوە دەبێ لە وەرگردنی پێشمەرگە و مێکانیزمهای لە فیلتر گوزەراندنی ئەوانە حساستر بین دەبێ هەتا لە هاتوچووی ئەفرادێک کە هاتوچوو دەکەن و یا بعنوانی دۆست سەر لە مەقەڕاتی ئەحزاب لەوانە کۆمەڵە دەدەن حساستر بین
دیوار و حەساری خۆمان قرستر لە جاران بگرین چونکە بەڕاستی کۆمەڵە وەک حەزبێکی سەرەکی کوردستان ڕۆژهەڵات چەقڵی چاوی ئەو ڕژیمە و لە هیچ کوتان و سەرکوتێک دەست ناپارێزێ لە فعالی نەهێنی هەتا پێشمەرگەی شاخ وایە لە کەرەسەهای مۆدرنیش دەبێت قەڵب وەربگرین بۆ بتوانین خۆمان زۆر زیاتر لە جاران لە ئەمنیەتدا قەرار بدەین و توانین کارەکەمان بەرینە پێش. دادەنایی دوو پرسیارم ماوە ئەگەر زەحمەت نەبێت لە ماوەیەکی کەمدا وەڵام بدەینەوە بۆ مەجالمان هەبێ بگەین بە پرسیارەکاندا. بۆ کۆماری ئیسلامیەوە چ پەیامێکتان هەیە لە دوای ئەم کردەوەیە کە کردوویەتی؟ بەڵێ پێم وایە بۆ تەوتەئانە نە خەڵکی کورد لە کوردستانی ڕۆژهەڵات و نە کۆمەڵە لە بن نایە حقیقەتەن ئەمە خەڵکەکەی ئێمە وریاتر و وشیارتر دەکاتەوە بەهەستر دەکا درستە خودی ئەم ڕووداوانە ناخۆشە و داچڵەکێنەرە و شۆکاوەرە بەڵام بەڕاستی لە ئەسڵی خۆیدا بە پێچەوانەی بۆچوونی کۆماری ئیسلامی هەمبەستەگی و وەحدەت و دەنگدەنگی و یەکڕێزی زیاتر ئیجادەکە و پەیام بۆ جمهوری ئیسلامی ئەوەیە کە هەموو ئەمانە نیشان دەدا ڕێگەی پرۆسەی سەرە خواردبوون و سەرژێری مانەوەی خۆی تێیدەکا ئاوا دەچێتە پێشەوە و پێم وایە ناتوانێت ئەمانە بە ئەنجام بگەێنێ ویش لە کۆمەلگایەک و لە نێو خەڵکێکدا کە جیازی و ئەحزاب و نیروهایەک ئیمانیان پێ هەیە نییە و بەرعکس بۆ خۆی مەحبوبیەتی نییە توانی نییە پێگەی نییە ئەمانە ئەگەر یەکێکیشی لە خاڵ بدا دەیان پوچەڵ دەکرێتەوە و لە مقابل وەها شکردهایەکە و نەبزانێت کۆماری ئیسلامی خەڵک بەسیشتر و ئامادەترن. دادەنایت وەکو دوایین پرسیار ئێوە ماوەیەکە وەکو کۆمەڵی شۆڕژگەر تەوەرێکتان خستۆتە بەرباز بە ناوی ڕۆژهەڵات تەوەری ئایا لە ئەم بابەتە و لەم مەوزوع چون بینیومانە لە زۆر کاتە لە هەر شوێنێک لە هەر چوارپاشەی کوردستان ئەگەر بابەتێک ڕووەدا کۆمەڵە وەکو حزبێک زۆر زوو و زۆر منطقیانە وەڵامێک ئەداتەوە یان هاودەنگیەکەکە هاودەردیەکەکە هاوخەمیەکەکە یان لە شایەکانیان بەشدارە بێ ئایا بۆ ئەم بابەتە تا چه ڕادەیەک توانیوتانە دەنگی ئەحزاب و لایەنە سیاسیەکان و بەشەکانی تری کوردستان بەرەو لای خۆتان ڕابکێشن؟ ئەوەندەی وەک منیش وەکێوە خوێندومەتەوە سەرنجم داوە بەشێکی هەرە زۆری ئەحزابی کوردی غێرەزیەک دوانێک نەبێ ئەوانە دەنگی خۆیان خستوەتە پاڵ دەنگی کۆمەڵە و حمایەتیان لە کۆمەڵە کرد و ئەم کردەوەیان مەحکوم کردووە. لە نێو ئەحزابی غەیری کوردیش وەها چەند دەنگێک هەیە ئەگەرچی پێم وایە لە نێو ئەحزابی غەیری کوردی دەنگەکە زەعیفە و دەبێ ئێمە سەرنج بدەین ئەم قەزیە و نەوەیەک هەڵسوکەوتی تایبەتی لەگەڵ بکەین بەڵام ئێمە توانیمانە ئێمە وەکو من کە لە پەیوەندی کۆمیتەی پەیوەندە نێونەتەوەیەکانی کۆمەڵەدام نامەیەکی تایبەتی کە لەم بارەوە لایەن نووسراوە درراوە بە هەموو ناوەندە نێونەتەوەیەکان و ڕێکخراوە مەدەنیەکانی دنیا پارلەمانی ئوروپا زمانی ملل کەسایەتیە حقوقیەکان و حقوقدانانی سربەخۆ و دەنگی کۆمەڵە لە دووسێ ڕۆژەدا بە بەرینی گەیشتووەتە ناوەندە نێونەتەوەیەکان و لەگەڵ حیزبی کوردیش من پێم وایە ڕۆژهەڵات تەوەریان ئەسڵەن فەلسەفە و معناکەی ینی ئەمە کە لە وەختی تەنگانە و خەم و لە وەختی ئەقداماتی مؤثری سیاسی دەبێ بەدەنگی یەکترەوە بین و بتوانین پاڵپشت و حمایەتگەری یەکتر بین. هیچ معنایەکی غەیری ئەمە نییە پێم وایە ڕۆژهەڵات تەوەری یعنی یەکدەنگی یعنی سیاسەتی واحد داڕشتن بەرامبەر بە کردەوەکانی دوژمن و یعنی پشتی یەک چۆڵ نەکردن. من پێم وایە ئەلعان ڕۆژیەتی و دەبێ ئەو کارە بکەین لە هەر لایەنێکی تر کە قەوماوە
کۆمەڵە درێغی نەکردووە تەنانەت بەعزە جارێکیش زیاتر لەوەی کە دەبوو بیکا کردوویەتی و گلەی لایەنی دیکەی هێناوەتە سەرخۆی بۆ ئێرە و چاوەڕوانیەی هەیە لە لایەنەکانی دیکەش کە لەم ڕۆژەدا کە ئاوا لە کۆمەڵە قەوماوە حمایەت بکەن و دەنگی خۆیان بخەنە پاڵ دەنگی بێدەنگی کورد بەگشتی و بە تایبەت ئەم کارەساتە کە لە کۆمەڵە ڕوویداوە. زۆر سپاس دادەناهید بەهمەنی ئەندامی دەفتەری سیاسی کۆمەڵی شۆڕژگەر کە ئامادەبوون لە بەرنامە. سپاس لێوەش بینەرانی خۆشەویست کە هاوڕێمان بوون و هەتا کۆتایی بەرنامەکە بە شوێن بەرنامەکە هاتن و لەگەڵ میوانمان هاوڕێ بوون. زۆر سپاس لە ئامادەبوونتان هەتا بەرنامەیەکی دیکە و ئاوردانەوە لە هەواڵێکی دیکە ماڵەوە.